پەیوەندی قەمچۆخەیە لە قەزای دوکان زۆر نەو کەسانەی کە خولیای بەخێوکردنی ئاژەڵی ماڵیان هەیە بەڵام لێرە خێزانێک ئارزویان لە بەخێوکردنی مارەیە و لە ئێستاوە منداڵە بچووکەکەیان عاشق بە مار کردووە دەبێت ژیانکردن لەگەڵ ماردا چۆن بێت کە ئاژەڵێکە هەم جێگای مەترسیە هەمیش جوانە بەڵام ترس ناکە لەگەڵماندابن بۆ وردەکاری ئەم چیرۆکە جوانە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله باشن أحواطان شونا جا من هەر تا ئێستا دەسم بەر ماریش نەکەوتووە ناترسیان نایەمانە بە چییە ئەزانیانی چ گرنتیەکە هەیە کە ئەمە ترسی نییە و پێمانەوە نایە تۆ ئەناسێ جوزانم چەند ساڵە لەگەڵی ئێمە تەوازەین هەر هەر ئەم نەوعانە خۆیان بێژەهرن ئەم مارە ڕەشە گەورانە ئەمیان بێژەهرن من ئایان ناسمەوە ئێستا ئەمە هیچ مەترسێکی ئەی بۆ ناتوانێت ئەشاڵە نەگە سەری نەگری ئەڕوانە دەستن ئەخرە مارە بێژەهرە بەس کە پێێتەوە خوار عزیێت پێگەین تۆزێک ئازاری هەیە لەوانەیە تۆزی خوێنیشی لێبێ بەڵام هیچ مەترسیەکی نییە ساڵە نەگەر شێوازی تایبەت بۆ گرتنی خۆی هەیەگەر ئێستا تۆ غەڵەت گرتوتە لای بزانم مەسەلەن لای 28 بگرێ یانی ئەگەر بیکەی بەسەد ئاوای تەواو ئەنجا بەم شێوازە خۆی گرژەکە ئەخرە ها تۆ بەعکسەوە گرتوتە ها بەم شێوازە سەی دەستی من کە ئاوا بیکە بە ڕقم هەشتی ئینگلیزی هیچ زۆر باش ئاوای خدای وشکەکەی ناتوانانی لی نەترسی محاولەشکە نینۆکت وەرینەکە تاوا ئێستا فێر بووی تاوا ئێساوە ئێستا توانی بیکە لێ بەرەوەی زۆر خۆی گرژەکە ماز لێ بێنە من ئەر نەمێز فێر بم قەی ناکە ئەجا پێم بڵن جارە دەنگ و باستان چۆنە وەڵا زۆر خاڵتان چۆنە هەر باش بن بەس پرسیارێکی زۆر جدیم هەیە مار بەجلی کوردیەوە گیرە یان لەبەر خاتی بەرنامەکەیە بەجلی کوردی و دێن مارەگرن وەڵی من هەر خۆم هەر حەزم لێ دایمە جلی کوردی لە بەرکەم ئەنجینا پەیوەندی بەوە نیە بڵێ مارەکە بۆ شازارگیریانە هەر خۆم وا حەزەکەم ئەنی دەی بەجلی کوردیەوە بێ بۆ گەڕان بۆ مار بەردەوام بەڵێ لە هەفتەیەکە چەند جار لە مانگێکە چەند جار دەی بۆی کە مار بگرن زۆربەی بەیانیان دێم من بە زۆری سعات 4 بۆ 5 بەیانیان دێم بۆ چێ و کاتە ئەو کاتانە زیاتر مارەکان ئاسانترە ژیرن هەم فێنکترێ دێن بۆ ئەو خواردنەوە زیاتر ئەو کاتانە دەرەکەون بە گەرماکە تۆزە کەمتر دەرەکەون بەس ڕەشمارە گریان ماری نەوەیتریژێ هەر نەوعێک مار بدۆزمەوە ئەیگرم ئەگەر ژەهرایی بێ ئەیدەم بە ڕۆژمارەکانی خۆن ئەگەر ڕۆژماریش بێ ئەوە ئەیکەمە ژارایی بە تۆ چی ئەیگری ناترسی لۆی بەخۆتەوە شێوازی تایبەت بەخۆی هەیە ئەویش ئەوان کەرەستەی بۆ بەکاردێنی بۆ منە مەقاش دەستکێش بۆی کە مەترسینە بێ بۆ سەرژیانم چۆن فێر بوویت چۆن دەست پێ کرد بۆی کە بڕیار بووی بڵێ با من خولای کۆکردنەوەی مارم هەیە و مارەگرم هەر لە مناڵەوە زۆرم حەز لێ بوو ئەیتر دوایەوە وردە وردە پەرم بە حەزەکەندا و ئەخە کەسێ هەبوو چاوە لێ کرد بێ ماری بەخێو کردێ بڵێ بامنیش ئەوە هەبوو مار بەخێوکە بەس وەک ئەوەی کە من بە بەردەوامی هەم بێ لە ماڵەوە و ڕێژێکی زۆرم هەبێ و بۆ شێوازە کەسم نەبینیوە ئەی مەسەلەن لە ماڵەوە کە تۆڵی مناڵوم کە یەکەم جار بوو دەستێ کرد بەوەی کە بڵی ئەبامە بکەم بە خولیایەکی خۆم و بچم بگەڕێم بە شوێن مارە سەرەتا مارێکی بچوو بوو هاتۆ ماڵەکەمان یەکەم جار خەری بوو بیکوژین دواتر هەڵم گرتەوە بەخێوم کرد تۆزە گەورەش بوو ئیتر دوایی وردە وردە بڕیارمدا کە شوێنێکی تایبەتیان بۆ دروستکەم لە ماڵی خۆما وردە وردە ماری کەم زیاد کرد دواتر خێزانەکەشم هاوکار بوو لەگەڵ ماوتیە بێ پەرە بین بە حەزەکەی تۆ وردە وردە ماری ترمان زیاد کرد و ئێستا نزیکی 6 ڕۆژمارمانەیە 6 ڕۆژمارتان هەیە بەڵێ هەمووی لێرە گرتوان لە کوردستانیش هەمووی کوردستانە بەڵێ بەس هەمووی ئەم شوێننی هەندێکانی پێنجێن هەندێکانی منتیقی قەڵاتزێن بە گشتی ئیدۆڵی جافایەتی منتیقی سووسێ ئەم شوێنانن بەس ئەڵێن ئەم مارانە سوورێکی زۆریان بۆ سروشتەیە وە کۆتەوتت مارە ژەهراویەکانی تر ئەتوانن بیانگرن و بیان خۆن بەڵێ تۆ ئەمان بۆ منە شتە هەست ناکەی مەسەلەن زیان بگەێنە بە سروژیان شتێکی لە جۆرم
سروشتی کوردستان زۆر دەوڵەمەندە بەم ڕژمارانە ئێستا من نەگەگەر 6 بڵک و ئەگەر 200 ڕژماریش بگرم ینی کاتە ئەوەندە زۆرن کە شەڵی نییە بەڵێ بەڵێ باڵانسی ژینگەی کوردستان بۆ ئەم ڕژمارانە زۆرە یعنی کاریگەری نابێگەر من 6 بۆ 70 چەند مارێکی زیاتریشم هەبێت ئێستا ئەوترێت کە ئەگەر ئێمەم ڕۆژبارەوانەمان بینی نەیان کوژین هەر گونە هەبی کوژی لەبەرەوەی ئێستا ئەمە مشک و جرج و مارە زیان بەخشەکان هەموو ئەخواد یعنی سوودێکی زۆری هەیە بۆ کۆمەڵگە و بێزگەلەوەی کە سوود لە کاژەکەی وەرەگیرێ بێزگەلەوەی کە هەم سیمایەکی جوانتری هەیە لە تاومارەکانی کە ئێستا ئەمە خەریکە کاش فڕێدا تۆزن ئەوای دیارە بەڵام ئەگەر کاژەکەی فڕێدا ڕەنگێکی زۆر جوانی هەیە ڕەشێکی بەڵێ بەس ئێستا ئەمە خەریکە کاش فڕێدات تۆزێ ئاوا دەرەکەێت تاسە چەند جار مار پێویایی زۆر پێوەی داوام بەس یعنی گرنگ نییە پێوەدانەکەی چکە ژەهری نییە گرنگ نییە ئەمە بەستمەوە یعنی ژەهراوینێن تا پێێتەوە بات ئێستا ئەمانە ڕۆژی سەجاریش بێ هەر پێڵێن گازگرتن پێی نەڵێن پێوەدان بەڵام وەکو ژەهراوی سواز بەخوا تا ئێستا ڕێگەم نەداوە پێمەوەدا لەبەرەوەی تۆزە شارەزایم پەیدا کردووە کە ناڵم پێمەوەدات بەش خولیاکی نامۆنیانی بۆچی مار مەسەلەن کەڵە شێر و جوچکو یەک دنیاشتی ترێ وەڵا جایتر تەبیعەتە هەتا سوودیان لێ ببینی بۆ هێلکە بیشانکەی بێ بزنزایی بۆچی مار ڕاستەکەی وەڵی جا من حەز و خولیاکی تایبەتەمێ بۆ بەخێوکردنی مار و ئیوایە حەزی لێە سەگ ڕاگرێ پشی لێ ڕاگرێ کەڵە شێر هەن کۆتر یعنی ئەنوا حەز و خولیا هەیە من حەزم لە شتێکی جیاواز بوو ئیشەڵا بە تەمام گەورەتریشکەم پرۆژە بەتەماویکی بەچی وەڵی تر ماری زیاتر بەڵێ ماری زیاتر ماری ژەهراویش ڕابگرم بتوانم کۆنتترۆلیان کەم ئیتر وردە ئەوترێت لە هەندێک وڵات ئەو ژەهرەی دەرێنن مەسڵ نۆمارانی کە ژێران شتی وایە بەڵێ ژەهرەکەی بەکاردێ بۆ چارەسەری چەند نەخۆشێکی گەورە وەک شێرپەنجە سەرەتان بۆم چارەسەرانە بەکاردێت ژەهری مار باشەیش لێر خان تۆ وەبزانام یەکەم ئافرەتی کە مار بەخێوەکەی لە ماڵەوە لە هەموو کوردستان و عراقیش ئەو لێکە من بزانم بڵێوە چۆنە ینی مار بەخێوکردن بۆچی مار بەخێوکردن لە کاتێکا بازام خولای ئەو بوو بەس تۆ چۆن کرد بە خولای خۆت و لەگەڵ هاوسەرەکە تا پێکەوە مار بەخێوەکەن باسیەوە بۆ بکە منیش سەرەتا لە خۆشەویستی ئەوە گرنگم پێ بدا لەبەرەوەی ئەو زۆری حەزبەوە ئیشا کرد سەرەتا هاوکاری بووم بڵێ ویستم لە پشتی بووم و پشتگیریم کرد و دواتریش بێکەوە دەستمان کرد بە ئیشەکە ناترسای لێی مەسەلەن ئەو کاتانی کە سەرەتا تازە زاواستان کردووە مارێکیش لە ماڵەوە بێ سەرەتا زۆر لێ ترسام ینی لە دوو پشک و مەر زۆرە ترسام کە هەر کاتێک کە هاوینی ژاهات بەردەوام لیانە ترسم کە ئەبۆ وەرزی هاوین زیاتر ترسم لەوە هەبووە لە مودا مار دوو پشک دێتە دەرەوە بەس دواتر وام لات ساوار لەگەڵان ڕاتم هیچ لیان ناترسم قەت پێش ئەو یاسەرگیری بکەی مار هەبووە بێتە ماڵەوە توزانم ترسابێتی لی زۆر پێشتر زۆر ناڵم لێ ترسام هەر مارم ببینیات و پشک زۆر لێ ترسام بەڵام بەهۆی ئەمیشەوە من ڕوبەڕووی ترسەکەشم بوومەوە کات تو سوودی پێگەیانی هەم بەڵێ زۆر ترسەکە و هەمیش توانیتان وەکو بزنزێکی خۆتان باشە چۆن بوو بڕیارتان نا مەسەلەن کەی بوو تان با ئۆکێمەکە حەزمان لە بەخێوکردنی مارە بتوانین سوود لەم مارە ببینین و ئیشێکی خۆمانی پێ دروست بکەین پێشەوە ئیشتان چی بوو چۆن بڕیارتان ئەمە بکەن پێشتر ئیشی تریە بوو بەس لە دوای ماوەیەک بەخێوکردنی مار و بەهۆی ئەوە ئیشەکەی نەما و لە دەستیدا ئەنی ئیشەکەی لە دەستدا بەوەی بەخێوکردنی مارەوە نانە ئەی ئیشی معاملەیە کرد ئیشەکەی نەما لە دوایەوەی ماوەیەک بێ ئیش بوو بەڵام ماوەیەکی زۆر بوو مارمان بەخێوە کرد و بیریشمان لە زەیتەکە کردبەوە زۆر بەڵام سەرەتا نەمانەتوانی یعنی زانیاری زۆرمان لەسەری نەبوو تا دوای ماوەیەکی زۆر گەڕان لە گۆگڵ و لە کەسە شارەزاکان و ئیتر خۆمان بدوای داگەڕین تا زەیتێکی باشمان بەرەمێنە و ئیتر دواتر لەسەر خۆمان و خزمەکانمان تاقیمان کردەوە کە نەتیجەیەکی باشیە بوو دواتر کردمانە بازاڕەوە باشین پلانەکەتان ئەوە بوو کە بۆ خۆتان یەکەم جا سوودی لێ ببینن دوای کردانە بزنس یان یەکسەر پلانەکە ئەوە بوو کە بیکەنە بزنسێک بۆ خۆتان ماوەیەکی زۆر خۆمان و خزمەکانمان بەکارمانێنە و بڵێ تاقیکردنەوەمان لەسەر کرد ئەنجا کردمانە بزنس باش بوونیە مارانە هیچ مانایە کە بەخشە بەژیانە لەناو ژیانتای گرنگێکی هەیە بۆچی باشانی مەسەلەن من مارم هەبێ لە ماڵەوە بۆچی باشە بۆچی مار نەبێت بزانم شتێکی تر بێ ئێمە خۆمان حەزمان لەو ئیشەیە ینی لەوانەیە هەنی کەس هەیە حەزی لە ئاژەڵی ترە یان لە ئیشی ترە
بەس ئێمە خۆمان لەوە بینیوەتەوە حەزمان لەو ئیشە شلێر خان حەزت لە چ جۆرە مارێکە من ڕەژمار بۆ بەس ڕەژمار وڵا چونکە خۆمان بە زۆر ڕەژمار بەخێوەکەی لەبەرەوە و زەیتیش لەوە بەرهەمێنی تۆ تا ئێستا چەند جار مار پێویایی هیچ پێوەنەوە هیچ نەخێر گازگرتنیش نەخێر تۆ لەوانەیە ئەو بێ زۆر نەرمونیانتری لەبەر ئەوەیە هیچ کات پێوی ناوی جا ئێوە لە ماڵەوە ئەم بزنسە شەکەنۆنیا بەڵ جاڵەن چی حەزەکەینەوەش ببینین بچینەوە ماڵە بزانم چۆن چۆنی ئەم مار لەکوێ و زەید لەکوێ و چۆن چۆنی ئەم شتاکەن و توانیەتی چ شتێک لە ژیانیەوە و گۆڕەڵەن چی بچینەوە بۆ ماڵەوە زۆر باشە با بڕێ ساهاتونێتە ماڵی کاکنەوە شیروان بۆ دروستکردنی زەیتی مار سەرەتا ئەم کاژانە هەوایەکی کەمیان لێ دراوە ئێستامان ئەمە تۆجار لەکوێ یێنی چۆن خۆتان لێکەنەوە لە مارەکە لە دەرەوە کاژی مارەکانی خۆمانن خوان لە ناو شوێنی لە شوێنەکەی خۆیان کاژەکانیان لێکەنەوە هەندێکیشان پێویستیانە یارمەتیانە دەم کاژەکەیان لێکەمەوە و دواتر دایانێنمەوە وشکیانەکەمەوە هەوایەکی کەمیان لێدەین ئەنجا بە عەسارە ئایان هاڕین بۆ ئێرە ئێستا بەشێکیان بەهاڕین هیچ ئامێرێکی تایبەتی خۆی هەیە بۆ دروستکردنی زەیدیان پرۆسەکە بەس بەم شێوازەیە لێرە ئایان هاڕین بەڵێ تاوانجا ئێستا توانین بکەین ئەمانە باش شتێک زۆر سەرنجی منی ڕاکێشە کوڕەکەتان لێ دوانی ناوانە لەگەڵ خۆتان ئاهێنن بۆ مارگرتن بەڵێ بۆی بەخیرەت بێ ئاین چی بەخیرەت بێ بۆی بەخیرەت بێت و لە مار نەترسێت ناترسێ لێ بێت حەزی لێ ئەوە ئەنی ئەتێ ئەویش بە هەماڕەتی خۆتان ئابڕوا بۆ بابەتە بەڵێ من هەر باوکیشم هەر پزیشکی کوردەواریە ئەویش زۆر یارمەتی داوم کە شارەزایی بکەم لە دروستکردنی زەیتی مارە ئێستا دوایمە چی لێکی؟ ئێستا دوایمە ئەنجا بەشێکی ترە ئەبێ 20 ڕۆژ لەژێر گڵابێ بە مەرحەلەیەکە ڕۆکە پەیوەندی بە خۆمانەوەیە وەڵاهی ئەوەی کە جاری وەها بۆ مارم لێون بووە میوانم هاتووە لەژێر قەنفەکەەوە مارەکە هاتەتە دەرەوە ئێستا کە هاتین وت مارەکان لە ناو سارەکە کەوتبوون ئەوە چۆن ئاگاد لێ نەبوو مارانە چبوونە ناو سارەکەەوە هەمووی زۆر سەریعن یعنی لە یەک دقیقە هەمویان بڵاو بوونەوە ئیتر هەتا گەڕام تا دۆزیمنەوە بۆ هێنەوە دۆزیوێتەوە تا ئێستا بەڵێ مار هەبوو نەم دۆزیوەوە زۆر بە دوای گەڕاوم کاتەکەی تێپەڕیوە کە زانیمە ون بووە ئیتر دوای نەم دۆزیوەتەوە باش هیچ بڕوانامە شەهاتە شتێکت هەیە لەو بوارەیان دەوراتێکت خوێندووە یان تەنها لە ڕێگەی مەسەرەن باوکت و کۆمەڵک شتی ترەوە فێر بیت ڕاستی من لایانی پەیوەندیدار وەکو بەڕێبەرایەتی یاسایش سلێمانی ئاگادارە کە مار بەخێوەکەم لە ڕووی زەیتەکەشەوە بەڕێبەرایەتی تەندروستی سلێمانی لارینەبوونی پێداوین کە ئێمە ڕێگە پێدراوین لە ڕەژمار بۆ دروستکردنی زەیتی مار بەڵێ هەروە بێتەوە شادەی دیبلۆمیشمان هەیە بۆ دروستکردنی بابەتی جوانکاری ماندوو بووی ئەوە مارەگرت و ئەمڕۆ چۆن مارەگرت ئەمڕۆ چۆن مارەگەشت دوان ئاسانە یان قورسە وڵا ئیشێکی زۆر زۆر قورسە ئەگەر زۆر حەز لە ئیشەکە نەبێ ناتوانانی بەرداوام بیت هیچ کات ترساوی لە گرتنی مامەفەن زۆر ترسناک بوو بێ وەلاتەوە بڵێ پاوازدەم ئیشە بێنم سەرەتای دەستپێکردنی بەڵێ بەڵام ئێستانە لەبەرەوەی جۆرەکان لێک جاکەمە و ئیتر بەهۆی ئەو ڕاشادی لەگەڵیانە ئەمە چی هێنامتە لەگەڵ خۆتان ئەمە یەکێکە لە مەرحەلەکانی زەیتەکە دواوی کە کاژەکەما ور کرد بەم جۆرە
دوای بەچەند مەرحەلەیە کە تێپەڕە بێت بۆ ماوەی 5 ڕۆژ ئەم زەیتەی لێ دروست دەکەین و دوای ئەوە ئەم زەیتە کە ئەکرمان ئەم شوشەیەوە ئەیکەینە ناو قڕەوە جوان بە سیمێکی پێچین بۆی قڕەکە بەر شوشەکە نەکەوێتی ئەیکەینە ناو قڕەوە بۆ ماوەی 20 ڕۆژ ئەیکەینە ژێرگڵەوە سوودی و چیە؟ شوێنەکە شێدارە بێ و تاریکە بێ نابێ هیچ ڕووناکیەکی بەربکەوێت و ئەبێ لە پلەی گرمێکی گونجاوی شابێت ئەخورێتەوە؟ ناخورێتەوە زەیتی و بۆ خواردوشیش بەکار نایە ئێستا گەر بیخۆیت ئەخورێتەوە بەڵام ئەوە ئەمە بۆ قش بەکاردێت بەڵە هیچ پیس نییە بڵێ ئەتوانی بخۆیتەوە کاژی مرد بەکاردێ بۆ نەخۆشی تر بۆ لە شەقی خەسەرێشە ئەتوانی بیخۆیت بیکەیتە حەق باش ئەم بزنزە ئەم ئیشە بچکۆ لە جوانێک کە بۆ خۆتان دروستان کردو تا چەند توانێتی هاوکارت ئەم کە لە ڕووی داراییەوە خەڵکی کڕەیە خەڵک بۆ منەکە ئەبینێ مارەکە ڕاستەقینێ و ئەوەیە بە پێشچای خوانە دروستەکەن تا چەنە خەڵک خواستی لەسرە خەڵکێکی زۆر خواستی لەسرە یەک بەهۆی ئەوەیە کە کەسێک ئەیبات بە کەسانی تریش ئەناسێنە کە ئیسفادی لەیەکە چەند کەسێک تر هەرکی لە خۆیەوە تر شتەکە بڵاو بێتەوە دووەمیش سەرەتاکە داوایەکەم بۆی ئەوە استیقیان هەیە کە مارەکان خۆمان بە خێوانەکەین و خۆمان زەیتەکە دروستەکەن باش ئەم پاڵپشتی خۆت و هاوسەرەکەت کە پێکەوە ئیشێکی ئاواتان دامەزراندەوە چۆنەی بینی پلانتان چییە و پرۆژەتان چییە و بۆ خۆتان هەم بۆ مناڵەکەشن ئێمە لە ئێستا بژێوی ژیانمان لەسەر ئەو زەیتەیە و ئینشەڵا بۆ داهاتوش بە تەمەین ئیشەکە گەورەتر بکەین لە ئێستا بەس مۆڵەتی ئەوەمان ماری بێژە هەڕابگرین مۆڵەتی ئەومانەیە بەڵام بۆ داهاتوو ئینشەڵا گەر مۆڵەتی بۆ دەربێنین و توانێت ئەوەمە بێ شوێنێکی باش دابین بکەین حەزەکەی ماری ژەهراویش ڕابگرین و ئیتر دەرمانی تریشی لە چەنش لێرخان 25 ساڵ تەمە درێژ لە 25 ساڵی ویتر خەریکی ماروی بۆ بگەیتە 35 و 40 لیتر تاڵ بە تەواوەتی شارەزابی لە هەموو جۆرە مارەکان بێگومان ئینشەڵا خۆت زیاتر حەزەکەی مامەڵێ یان تامولێ لەگەڵ چ جۆرە مارێکە بن زیاتر لەگەڵ ڕژمار ڕۆژمان لە بەروی بێزیان ڕژماری بێژە هەربە لە ئێستا ئەی بۆ کوڕەکەتان لێ دوان مناڵەکەم ئەتێ ئەویش بامان ڕاستکە خەریکی مارۆشتانە بەیان شتێکی تر لە مێشکە حەزکرد حەزەکەم پیشەکەم بۆ ئەو بمێنێتەوە بەڵام ڕاهەند و لێ دوانیش دوو مناڵت هەیە ئەی ئەوی تریان گەورەتریان ماڵدایکمە گەورەتر ئەی ئەو لەگەڵ ماروشتا بێی چۆنە ئەویش بە هەمان شێوەی لێ دوان زۆر حەزم پێەکە باشە حەزەکەم تۆزێک باسی یادگاریەکانی خۆتم بۆ بکەی لەگەڵم مارانێ میادگاری خۆشە میادگاری ناخۆشیش وڵا چۆن بڵێم سەرەتا زۆر لیانە ترسە سەرەتا ئیشەکە زیاتر یادگارە ناخۆشەکانیش ئەوە بوون کە هەندێک خزم و ناسیا و تا ماوەیەک نیان ئێوەرا بێنە ماڵمان و تا ئەوانیش لەگەڵیان ڕاهاتن ئەوانە ناخۆش بوو کاکنۆشرانەڵە مارێک بوون بۆ لە ماڵمانە دەمێکە بێنم دۆزیێتەوە چۆن نەوێت چۆن ئەوانیش لە شتانەیە ئەترسە یادگاری خۆش لەگەڵ مارانە هیچ شتێکی خۆشێ یادگاری خۆش هیچم بیر نییە ئەوانەوە دوو نمونەی زۆر جوانن لە بەرەوەی ئێوەمان بۆ بەرنامەی پێی بەرهەڵبژار لە بەرەوەی خێزانێکی بچووکی جوان و مهنێکی کەمێک جیاوازترە لەوەی کە ڕەنگەم کەسێک نەتوانێت خودداتە دەستی مار و ئەوانە تۆ خۆت چ قسەیەکت هەیە یاخۆ با بڵێن پرۆژە و پلانتان چییە چۆن نتوانن یارمەتی خەڵکی تر بن کە حەزی لەم بوارە بێت یان با بڵێن چۆن بتوانین سوود لە ئەو ئاژەڵە کێویانە ببینین کە لە سروشتی کوردستانە هەیە و بتوانین ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان ئەم زەیتە بنێرین بۆ دەرەوەی کوردستان و ببێت بە براندێکی کوردی هیچ پلانێکی لەو شێوازە درێژخایانتان هەیە بەڵێ بێگومان من وا بیرەکەمەوە کە ئێستا هەر کەسە و ئیشێکی جیاواز بکە ینی نەک هەموو شتەکان چاولێکەری بێ ئێستا بۆ نمونە بۆچی ئەبێ هەر ئیلا مانگایەک بەخێو بکەین یان مریشک بەخێو بکەین با ئێمە شتەکەمان جیاواز بێت ئێمە ئەو مارانە بەخێوەکەین ئەویش یعنی هەم ئیسفادەیەک بە خەڵکێکگەێنێ هەم بۆ ڕووی مادیەوە بۆ خۆش ڕووی مادیە و بۆ خۆشمان ئێستا بژێوی ژیانمان لەسەرەوەیە هەمی شتێکی جیاوازە ینی تۆ ئەگەر هەموو کەس یەک ئیش بکات ناتوانانی ئەبێ هەر کەس و لای خۆی ئیشێک بکات و شتێکی شە مەسەلەن ئەو مارانە سروشتین لە ناو سروشتی کوردستانە توانیتانە سوودێکی زۆر باشی لێ ببینن بەزەڵام پێتان ناخۆشە کەسی تر بێت من بزنس بکاتەوە نەخێر زۆر ئاسایە بەلامانە ئەی چی بوو نازانم وتە هەندێک کەسی تر هەبوونە هاوشێوەی ئێمە کردووە ئەوە ئەزانی چۆن بوو هاتنە ئێرە بە جوملا زەیتمان لێ بکڕن لەگەڵ هاوسەرەکەمە لەم ئۆفیسە ئیتر هینیان کرد ڤیددیۆیان کرد ڤیددیۆ ئۆفیسەکان کردوتیان ئێمە زەی لە کاک نەوشیروانە کڕین
و ئەو زەیتانە ئەفرۆشینەوە یعنی بە جملە لە ئێمانێک ڕێیان فرۆشتەوە بەس تا ماوەیەکی زۆر دەنگیان نەما و سپۆنسەریشانە کرد و ئیتر سعریشان لە سەردانا بوو بە سعرێکی زۆر هەرزانتر لە ئێمە چکە زەیتی فێکیانێنە ئێمەش نەمانزانی بەوە دوای ماوەیەک زانیمان و لەبەر ئەوە پێمان ناخۆش بوو زەیتەکانی ئێمان بە فێکی ئەفرۆشتەوە زەیتر بوو بەس بامان لۆگۆ و بامان نایەوە بەڵێ ئەگەر زیانی بە کەسێک گەیاندایە و کاتە بوو ئێمە زەرەر ڕاستەکیت هیچ قسێکت هەیە حەزکە ئاماژەی پێ بکەی شتێککە ما بێت پتێبیڵێ من حەز دەکەم ئیتر ئیشەڵا لە داهاتوودا ئیشەکە گەورەتر بکەین و شەهادی ئەوەشمانەیە کە بتوانین بۆ ئەوروپاشی بنێرین زەیتەکە لە ئێستا چەند کوردێکی خۆمان لێمان داواکەن بەڵام مەها وەک ئەوەی کە بە جوملە بۆ ئەوروپای بنێرین تا ئێستا ئەوە نەبووە تر حەز دەکەم لە داهاتوو ئەوەش بکەین و لەگەڵ ماری شەهراوی ڕاستەڵاو کاتە منش دێمەوە بەرنامەیەکتان لەگەڵا کەمەڵم ئەمە ئەم خێزانە بچووکە بوون و خێزانە جوانە بوون کە توانیان سوود لە ئەو سوود لە سروشتی کوردستان وەربگرن و بتوانن هەم خوان لە ڕووی دارایی و سوودێ ببین و هەمیش بۆ خەڵکیش سوپاستانەکەین کە ئەمڕۆ کاتی خۆتان بێ بەبەخشی سپاسی ئەو شەکەم کە تاکو ئێستا بینەری بەرنامەی فەیبەر بوون باومان پێکەوە سروشتی جوانی کوردستان بپارێزین و هەوڵ بدەین هەر شتێک کە لە تواناماندایە بزنسەکانمان بکەین بە براندی کوردی و بە جیهانی بناسێنن خواتان لەگەڵ